يفعل ما يؤمر به عن طيبة نفس هرچی باوکو دایک پێیوت بە ئەو پەڕی دڵخۆشیەوە جێبەجێ دەکا یعنی ئەو کاتە دڵخۆشە کە باوکی ئیشێکی پێ بڵێ و کردبێتی کچێکی ئەوەندە بە ڕەحمەتە لە ماڵا کاتێک کە دایکی ئیشێکی پێدەسپێرێ ئەگەر ئیشەکەی کرد ئەو کاتاز بە خۆشحاڵی دەکا ئەوە پاداشتی هەیە ئەوە پاداشتی گەورەی لای خوا هەیە پێنجەم يفعل ما يؤمر به والداه قبل أن يؤمرا به فهذا بار موفق پێنجەم جۆر کە لە لوتکەیدایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت بر الوالدین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ پرسرا ئەی خۆشەویستی خوا ڕحمان بە قوربانت بێت چ کردەوەیەک لای خوا لە هەموو کردەوەیەک خۆشەویستترە فەرمووی الصلاة على وقتها نوێژ لە سەرەتای نوێژە نەیفەرموو في وقتها چونکە في وقتها ئێستا جار هەیە نوێژی نیۆڕە لە دەوری 12 و 6 دقە دۆ بڵێ 12 حتا سعات نزیکی 4 ئەمە هەمووی کاتی نوێژی نیۆڕۆیە بەڵام على وقتها کە بانگیدا یەکسەر نوێژەکەت بکەیت ئەوەیان خوا زۆری پێخۆشە نەک في وقتها وەڵا هەر نوێژ جارە ماوێتی 2 ساعتی ماوە جارە با سەرخەیەک بشکێنم با بچم نانەکەم بخۆم با بچم فڵان شتە بکەم نە نوێژ لە سەرەتای وەختەوە لە کاتی خۆیدا لای خوا لە هەموو شتێک خۆشەویستترە عرضیان کرد ثم ئەی دوای ئەوە فەرمووی بر الوالدین ئەوەی بر الوالدین بەڕێزان بر الوالدین لوتکەیە یعنی ئەم کوڕ و کچە دەگەنە حاڵەتێک ئەوەندە دڵی دایک و باوکیان مەبەستە باوکەکە نەیوتەوە کوڕم ئاوا بکە کوڕەکە بۆ خۆی دەزانێت باوکی دڵی بە فڵان شت خۆشە یەکسەر جێبەجێ دەکا کچەکە دایکی نەیوتوە کچەکەم فڵان کار مەکە ئەزانێت دایکی حەزی بەم بابەتە نییە بەم مۆدیلە نییە بەم شتە نییە دەست بەجێ خۆی نایکە مادام دەزانم پێش ئەوەی دایکم بڵێم مەیکە خۆم نایکەم ئەمە بێڕ الوالدینە ئەم کەسە بار موفق پاداشتی گەورەی لای خوا هەیە سەرکەوتووە لە ژیاندا پاداشتی ئەم دوو جۆرە کەسە چییە ئەم دۆشیان یەکەم بەرەکەتی تەمەن و ڕزق و ڕۆزی واللهی بەرەکەت دەکەوێتە تەمەنتەوە تەمەنت بە فیڕۆ ناچێ خوا ڕزق و ڕۆزیت فراوان دەکا دوو دایمە دڵت خۆش دەبێ سێ منداڵت ساڵح دەبێ الله لەم سێ بەهرەیە هەر کەسێک ئەم دوی کۆتایی کە باسم کردن ئەوەی کە دایک و باوک دەیڵێ و خزمەتی دایک و باوکی دەکا لە ناخی دڵەوە خۆشحاڵی دەکا دایمە لەوە دەترسێ خوا بکەم باوکم نەمرێ خوا بکەم دایکم نەمرێ ئەم بەرەکەتە بەجێم نەهێڵێ نەگلیان بێزار نییە ترسی ئەوەی هەیە لە دەستیاندا و هەروەها پێش ئەوەی دایک و باوکی شتێک بڵێن بیکە خۆی دەیکا ئەزانێت دڵیان پێخۆشە پێش ئەوەی باوک و دایکی بڵێن ڕەفاقەتی فڵان کەس مەکەم وازی لێ دێنە چونکە ئەزانە بەو جەماعەتە خۆشحاڵ نییە بەو کارە خۆشحاڵ نییە بەو تەلەڤیزۆنە خۆشحاڵ نییە بەو فیلمە خۆشحاڵ نییە خۆی سەیری ناکە ئەزانێ باوک و دایکی ڕەکان لەوەیە پێش ئەوەی پێی بڵێن خۆی نایکە ئەم دوو کەسە بەرەکەت دەکەوێتە تەمەن و ڕزقیانەوە دووەم بەردەوام دڵیان خۆش دەبێ لە دڵتەنگی خوا دەیان پارێزیە سێمیان منداڵیان ساڵح دەبێ خوا بە ئەوە قەرەبوویان بۆ دەکاتەوە